سڵاو بەخێربێنەوە بۆ کوڕێکەپس ئەمڕۆژ هاتینەوە لاتان بۆ پێشکەشکردنی فیلمێکی ساڵی 2005 بە ناوی جست فرند. فیلمەکە دەست پێ دەکات و دەمانبات بۆ ساڵی 1995 کە کوڕێکی قەڵەو دەبینین بە ناوی کریس. ئەو خوێندکاری قۆناغی یەکەمی ئامادەیە و خۆشەویستێکی زۆری هەیە بۆ باشترین هاوڕێی بە ناوی جەیمی کە کچێکی زۆر سەرنجڕاکێشە. دەبینین کریس براندەر لە ژوورەکەی خۆی دانیشتووە کە پڕەلەوێنەی خۆی و کچەکە دەستی بە کتێبی ساڵانەی کچەکەی گەیشتووە و نامەیەکی خۆشەویستی بۆ دەنووسێت دان بۆوە دادەنێت کە بە قوڵی عاشقیەتی پاشان سواری پاسکیلەکەی دەبێت و ڕێگەی خۆی دەگرێتە بەر بۆ ئاهەنگی دەرچوون. چاوەڕێی ئەوە دەکات کە تەنها ئەو چوار کەسی دیکە لە ئاهەنگەکەدا هەبن بەڵام لە ڕاستیدا وا دەرناچێت. کاتێک دەچێتە ناو ماڵەکە تووشی شۆک دەبێت دەبینێت زۆربەی هاوڕەکانی قوتابخانەکەی لەوێن. کریس دەیەوێت یەکسەر جێمی ببینێت چونکە کەسی تر گرنگی پێنادات. دەست دەکات بە گەڕان بە دوایدا و دەبینێت وەک شێت سەما دەکات. تۆزێک نامۆ دەردەکەوێت بەڵام زۆر جوان و سەرنجڕاکێشە. کاتێک دەبینێت جێمی یەکسەر قۆڵی دەگرێت و دەیباتە ژووری نووسنی قاتی سەرەوە. پێکەوە لەسەر جێگاکە دانیشتون و کریس دەشڵەژێت. پاشان لە کۆتاییدا ئازایەتی کۆ دەکاتەوە بۆ ئەوەی پێی بڵێت چی لە کتێبی ساڵانەی دانووسیوە بەڵام هەرکە خەریکە ئەوە بڵێت لەلایەن تیمەوە قسەکانیان دەبڕدرێت. پاشان جێمی تیم لە ژوورەکە دەردەکات و لە کاتی ڕۆشنیدا تیم کتێبێک هەڵدەگرێت و دەڕواتە دەرەوە. جێمی دەست دەکات بە خوێندنەوەی نامەکەی کریس بەڵام زۆری نەخایەن کریس تێدەگات کە تیم ساڵانەی جێمی بردووە کە ئەو نامەی تێدا نووسیوە. ئەو ترساوە چونکە تیم کەسێکی زۆر خراپە یەکسەر دێتە خوارەوە بەڵام تا ئەو کاتە زۆر درەنگ بووە و تیم نامەکە بە دەنگی بەرز بۆ هەمووان دەخوێنێتەوە و هەمویان پێدەکەن و کریس حەیای دەچێت. جێمی دەچێتە هۆڵەکە و دەبینێت هەمووان گاڵتە بە کریس دەکەن. کوڕە قەڵەوەکە بەپەلە لە ماڵەکە دێتە دەرەوە و جێمیش بە دوایدا دەڕواتە دەرەوە. جێمی پێی دەڵێت کە ئەویش خۆشی دەوێت بەڵام تەنها وەک برایەک. ئەوە بە حساب دڵی داوەتەوە خۆزیاتە دڵیشکاند. کریس بەبیستنی ئەوە شۆک دەبێت چونکە دەیەوێت پەیوەندی ڕۆمانسی لەگەڵیدا هەبێت نەک تەنها هاوڕێ بن. کاتێک کریس خەریکە بڕوات هەموو پۆلەکە دێنە دەرەوە و زیاتر گاڵتەی پێدەکەن. کریس لەوە بێزارەوە پێیان دەڵێت کە ڕۆژێک دێت شتێکی گەورە دەکات و پیشانی هەمووانی دەدات. دیمەنەکە دەگۆڕێت و 10 ساڵ تێدەپەڕێت. کریس بۆتە پیا و ژنی هێناوە و کێشی تا بەزاندووە و لە شاری لۆس ئەنجلۆس وەک بەرهەمهێنەرێکی گۆرانی سەرکەوتوو جێگری سەرۆکی و کۆمپانیا کە تێیدا کار دەکات. لە کاتێکدا لەگەڵ هەندێک کەس لە ئۆفیسەکەیدا قسە دەکات لەلایەن سەرۆکەکەیەوە پام دەکرێت کە ناوی کەیسیە. ئەوە پێشدەژنی کریسمسە و بەڕێوبەری جێبەجەکاری کۆمپانیاکە کەیسیە. داوای لێ دەکات یاوەری سامانتا جەیمس گۆرانی بێژی پۆ بکات بۆ پاریس بۆ ئەوەی کرێبەست لەگەڵ کۆمپانیاکەیان واژە بکات و کریس بە دوودڵی پابند دەبێت. ئەو ئامادە نییە لەگەڵیدا بڕوات چونکە مێژوویەکی ناخۆشی لەگەڵ ئەو ژنەدا هەیە و جارێکیان چوون بۆ ژوان و ئەویش دوای ئەو ژوانە خۆی لە نەخۆشخانە بینیوەتەوە. پاشان کریس ڕازی دەبێت و دەچێت بۆ بینینی سەمانتا و کاتێک دەگاتە شوێنەکە کچەکە گۆرانی دەڵێت و سەما دەکات. بەڵام کاتێک کچەکە ئەو دەبینێت دەست دەکات بە جوڵەی نامە و بەرەو ڕووی ڕادەکات. لە باوەشی دەگرێت و بە زۆر ماچی دەکات. کریس نایهەوێت زۆر مەیلی بداتێ بەڵام ئەو بە زۆر و زۆرداری دایدەنیشێنێت و دەیهەوێت کاری نابەجێ لەگەڵدا بکات. بەڵام کریس پەڕوونی پێی دەڵێت کە و هیچ بەرژەوەندیەکی لەگەڵ ئەودا نییە و نایهەوێت هیچ پەیوەندیەکی لەگەڵدا هەبێت چونکە ئەو چکە لە شێت هیچی تر نییە. درنگانی ئەو شەوەیە سواری فڕۆکەیەکی تایبەت دەبن و لە کاتی گەشتەکەیاندا کچەکە گیتارەکەی هەڵدەگرێت و گۆرانی بۆ کریس دەڵێت. کریس پێی دەڵێت دەنگت خۆشە بەس خۆشتر دەبێت کە نەیڵێ. سامانتا کەسێکە کە بە زەحمەت وە کەسێکی ئاسایی دادەنیشێت. کاتێک هێشتا لەناو فڕۆکەدان ئەو بەردەوام دەبێت لە کەتنەکانی و ئاگرێک دروست دەکات. هەر بۆیە دەبێت بەپەلە لە نیوجێرسی بنیشنەوە و کریس ئاشکرای دەکات کە لە نزیک شارەکەی خۆیان و ماڵی دایکی لێرەوە زۆر نزیکە. ئەوان چاوەڕێی چاکردنەوەی فڕۆکەکە دەکەن بەڵام دوای ماوەیەک پێیان دەوترێت کە ماوەیەک دەخایەنێت و تا سبەی ناتوانن جارێکی تر بفڕنەوە. ئێستا کریس هیچ بژاردەیەکی نییە چکەلەوەی سەمانتا بباتە ماڵی دایکی کە بە بینینی ئەوان دڵخۆشە. دایکی لە خۆشیان هاوار دەکات چونکە زۆر بەپەرۆشە بۆ بینینی و دواتر دەست دەکات بە گریان چونکە کریس لە 10 ساڵی ڕابردووەوە نەچوەتە شارەکەی خۆی. کریس دوای 10 ساڵی درێژ هەنگاو دێنێتە ژوورەکەی و دواتر بیر لەو ڕۆژانە دەکاتەوە کە پێشتر لە قوتابخانەکەی بووە و خۆشەویستی بۆ جەیمی هەبووە. پاشان چاوی بە چەند وێنەیەکی کۆن دەکەوێت و تێدەگات کە هێشتا هەستی بۆ جەیمی هەیە. پاشان دەچێتەوە لای دایکی باوەڕ ناکات کە کوڕەکەی هاتوۆتە لای. دواتر برا هەرزەکارەکەی بەناوی مایک دێتەوە ماڵەوە. کاتێک سەمانتا لە ماڵەکەدا دەبینێت تووشی شۆک دەبێت لە تەنیشتی دادەنیشێت و دەستی دەگرێت. پێی دەڵێت کە هەمیشە هەوادارێکی گەورەی بووە و تەنانەت ڕسمێکی ئەویشی لە ژوورەکەی خۆیدا هەڵواسیوە. پاشان کریس ئەو شەوە سەمانتا دەباتە دەرەوە. لە کاتێکدا لە بازاڕدایە تووشی هاوڕەکانی کلارک و دارلا دەبێت. جاران کاتێک لە خۆناغی ئامادەیی بوو هاوڕێی بوون و
ئێستا هاوسەرگیریان کردووە ئەوان تووشی شۆک دەبن کە دەبینن کریس چەندە گۆڕاوە لە ڕاستیدا لە ئێستادا قۆز دەردەکەوێت لە هەمان کاتدا تووشی ئەو پیاوە دەبێت کە هەمیشە لە قوتابخانەدا قسەی ناشیرنی پێدەگوت ئێستا جگە لە مەشروب خۆرێک هیچی تر نییە و ژیانێکی فاشلی هەیە پاشان کریس دەچێتە پاڕێک و تووشی شۆک دەبێت کاتێک جەیمی لە پشکەوەنتەرەکەەوە دەبینێت ئێستا جەیمی لە باردا ئیش دەکات کاتێک کریس دەبینێت هەوڵ دەدات لێی بشارێتەوە بەڵام هێشتا لێی نزیک دەبێتەوە و بە سۆزەوە باوەش بێکتردا دەکەن ئەو تووشی شۆک دەبێت کە چەندە گۆڕاوە پاشان درێژە بە قسەکانی دەدات و پێی دەڵێت کە تەنها بۆ یەک شەو لە شاردایە و دەشلێت کە سبەی دەڕوات ماڵ ئاوایی لێ دەکات بەڵام کاتێک دەڕوات دەگەڕێتەوە و بەردەوام دەبێت و داوا لە جەیمی دەکات کە بچێتە دەرەوە بۆ شوانێک پێی دەڵێت کە ڕەنگە فڕۆکەکەی ڕۆژێکی تر دوا بکەوێت ئەو دەیەوێت کاتێک لەگەڵ جەیمی بەسەر ببات بەڵام سامانتا دەیەوێت یەکسەر بڕوات پاشان پەیوەندی بە براکەیەوە دەکات و پێی دەڵێت سبەی هەموو ڕۆژەکە سامانتا سەرقاڵ بکات و بێگومان ئەویش خۆی شتێکی وایەتی یەکسەر ڕازی دەبێت پاشان کریس لەگەڵ سامانتا قسە دەکات و پێی دەڵێت کە پێویستە بچێتە مۆڵی ناوچەکە و هەوادارەکانی بناسێت چونکە هەوادارێکی زۆری هەیە لەم شارۆچکەیە و ئەوە ڕۆژەکەیان خۆش دەکات ئەگەر بتوانێت چاوپێکەوتن بسڵاوکردنیان لەگەڵدا بکات سامانتا ڕازی نابێت تا ئەو کاتی بە زۆر ڕای دەکێشێتە لای ئۆتۆمبیلەکە و والی دەکات لەناو ئۆتۆمبیلەکەدا دابنیشێت ئێستا هیچ بژاردەیەکی نییە چکەلەوەی ئەو کارە بکات مایک بۆ ئۆتۆمبیلەکەی دەیباتە مۆڵێک لەم نێوەندەدا کریس خۆی بۆ ژوانە گەورەکەی لەگەڵ جەیمی ئامادە دەکات ئۆتۆمبیلێکی وەرزشی بەکرێ دەگرێت و جەیمی هەڵدەگرێت دەچنە کافەیەکی کۆن کە پێشتر لە هەرزەکاریدا دەچوون کاتێکی خۆش پێکەوە بەسەر دەبن کاتێک کریس جەیمی دەگەڕێنێتەوە بۆ ماڵەوە ماڵ ئاوای لێ دەکات و لە کۆتاییدا دەیهەوێت ماچی بکات بەڵام فەشەل دەهێنێت و تەنها باوەشی پێدا دەکات و دەردەکەوێت کە ساتێکی نەئاساییە لە نێوان ئەو جوانەدا جەیمی دەچێتە ناو ماڵەکەیەوە و کریسیش دەگەڕێتەوە بۆ ئۆتۆمبیلەکەی و بەڕاستی لە خۆی تووڕێ چونکە باش ئاگادارە کە شتەکانی لەگەڵ جەیمی تێکداوە و خۆ بەزلزان بووە کاتێک لەناو ئۆتۆمبیلەکەیدا شێتانە مامەڵە دەکات ئاماژەی سیر دەکات و وەک کەسێکی شێت قسە لەگەڵ خۆی دەکات جەیمی دێت بۆ ئەوەی شتێک بهێنێتەوە کە لە ئۆتۆمبیلەکەیدا لەبیری کردووە بەڵام بە تەواوی شۆک دەبێت کە دەبینێت کریس وەک شێت ڕەفتار دەکات بەڕوخسارێکی دڵتەنگەوە ڕێگەی گەڕانەوەی بۆ ماڵەوە دەگرێتە بەر شەو خەوی لێ ناکەوێت لەبەر ئەوەی دەزانێت کە شتەکانی تێکداوە لە کۆتاییدا غیرەت دەیگرێت بۆ ئەوەی جارێکی تر پەیوەندی پێوە بکاتەوە و داوای لێ دەکات بۆ ژوانێکی تر بچنە دەرەوە بڕیار دەدەن کە پێکەوە بچنە یاری سەرسەهۆڵ کاتێک لەوێ لە دەرەوەن تووشی هەندێک لە خوێندکارەکانی جەیمی دەبن ئەوان لەگەڵ کریسدا خۆشحاڵن و لێ دەپرسن ئایا حەز دەکەی دیارەکی دۆستانە لە هۆکی سەهۆڵ لەگەڵیان ئەنجام بدات هەرچەندە کریس لەوەدا باش نییە بەڵام تیمەکان دروست دەکەن و کوڕەکانی تیمەکەی تر بە ئاسانی مامەڵەی لەگەڵ دەکەن منداڵانی تیمەکەی لێ بێزار دەبن و زۆر قسەی بێمانای پێدەڵێن کە زۆر خراپە لەو یاریەدا کریس تووڕە دەبێت و لە خولی داهاتوودا دەست دەکات بە توندوتیژی شتەکان زۆر بەجددی وەردەگرێت و لە کۆتاییدا خۆی بریندار دەکات پاشان پزیشکێکی فریاگوزاری دەبینین کە لەگەڵ جەیمی کریس دەبن بۆ نەخۆشخانە ئاشکرا دەبێت کە ئەویش بۆ ماوەیەکی زۆر حەزی لە جەیمی بووە و دەیەوێت بچێتە ژوان لەگەڵیدا کریس دەیەوێت شتێک بڵێت بەڵام ماسکی ئۆکسجینی لەسەرە و بۆی ناتوانێت هیچ قسەیەک بکات دەگەنە نەخۆشخانە و کریس یەکسەر چارەسەری برینەکەی دەکرێت پاشان دەگەڕێتەوە ماڵەوە و تووشی شۆک دەبێت کە دەبینێت مایکی برای مەساجێک بۆ سامانتا دەکات و پێدەچێت ئەو زیاتر چێژ لە مەساجەکە وەربگرێت لەوەی کە لە خواردن وەری بگرێت کریس لە براکەی تووڕە دەبێت و یەکسەر لە ژوورەکە دەیباتە دەرەوە سامانتا جگە لە خاولی هیچی دیکەی لەبەردانیە و لە کریس بێزار دەبێت چونکە ئەویش دەستی کردبوو بە چێژ وەرگرتن لە مەساجەکە ئەو شەوە کریس دیسانەوە پەیوەندی بە جەیمی دەکاتەوە و لی دەپرسێت ئایا حەز دەکات لەگەڵیدا بچێت سەیری فیلمێک بکەن و ئەویش ڕازی دەبێت بەڵام لە کۆتاییدا داستی لەگەڵ خۆی دەهێنێت کریس لە ڕاددە بە دەرتووڕێلەوە چونکە داستی نەک هەر دەیەوێت جەیمی ڕازی بکات بەڵکو بەڕاستی بێزارکەریشە ئەو لەسرە بۆ ئەوەی داوا لە دایکی کریس بکات کە لەگەڵیان بێت بۆ فیلمەکە هەمویان پێکەوە دەستنە سینەما و کریس لە ڕاددە بە دەرتووڕە دەبێت بەڵام داستی پەیوەندی لە نەخۆشخانەوە پێدەگات و بە خێرایی بۆ ئەوێ دەچێت ئێستا جەیمی هەموو سەرنجی خۆی لەسەر کریس داناوە کاتێکی زۆر پێکەوە بەسەر دەبن و باسی ئەو ڕۆژانە دەکەن کە پێشتر لە قۆناغی ئامادەیدا باشترین هاوڕێبوون شەوی سەری ساڵە و لە شوێنی جەیمی ئاهەنگێک ئامادە دەکرێت و کریس دەیەوێت بچێتە ئەوێ سەمانتا بەڕاستی بێزارە چونکە ئێستا چەند ڕۆژێکە لەوێ گیریان خواردووە کریس بڕیاریدا کە جارێکی تر هەستەکانی خۆی بۆ جەیمی لە ئاهەنگەکەدا دەربڕێت و بە مایکی براکەی دەڵێت سەمانتا سەرقاڵ بکات پێی دەڵێت بە هیچ شێوەیەک شوێنەکەی بۆ سەمانتا ئاشکرا نەکات سەمانتا خۆی وەکو خەوت و نیشان دەدات و هەموو شتانێک کە کریس و براکەی وتیان گوێی لێبوو کاتێک دەچێتە لای ئۆتۆمبیلەکەی کریس تووڕە دەبێت چونکە مایک پەنجەرەکەی بەکراوەی بەجێهێشتووە و ئێستا پڕ بووە لە بەفر ئێستا هیچ بژاردەیەکی تری نییە جگەلەوەی بە پاسکیل بڕوات لە کۆتاییدا دەگاتە شوێنی ئاهەنگەکە و ئامادەیە بە جەیمی بڵێت کە چۆن هێشتا هەستی بۆ هەیە بەڵام تووڕە دەبێت کاتێک داستی لەوێ دەبینێت
داستی خەڵکێکی زۆری لەوێ کۆ کردوتەوە بەلێ هاتووی گیتارژەنین هەمویان سەرسام دەکات. مایک لە ژوورەکەیدایە کاتێک سەمانتا لە پشتەوە هێرش دەکاتە سەری بە دیوارەکەەوە دەیبەستێت و پێی دەڵێت شوێنی براکەی ئاشکرا بکات، بەڵام مایک ڕەتی دەکاتەوە هیچی پێ بڵێت. پاشان بیری دێتەوە کە کوڕە گەنجەکە بەڕاستی هەستی هەیە بۆی و ئەویش بە قسەی خۆش ڕازی دەکات و شوێنی براکەی پێ دەڵێت. سەمانتا بە تووڕەیەوە بۆ ئۆتۆمبیلەکەی دەچێتە لای جێمی و خۆی دەکێشێت بە خانوەکەیدا و دیکۆراتەکانی جەژنی کریسمس لەناو دەبات. کریس بە شەرمەزاریەوە دەگەڕێتەوە ماڵەوە و جێمی و دوایدا دێت، پێی دەڵێت کە ئەو لە کریس تووڕە نییە و لە کۆتاییدا شەوەکە بە قسەی خۆش و بیرەوەریەکان بەسەر دەبن. لە کۆتاییدا تەنها دەخەون و هیچ ڕوونەتات. ڕۆژی دواتر جێمی لەگەڵ دارلا باسی شەوی پێشوو دەکات لە کاتێکدا کریس دەچێتە لای کلارک بۆ وەرگرتنی ئامۆژگاری. جێمی دام بۆ دادەنێت کە لە کاتێکدا ئەوان تەنها هاوڕێن، بەڵام هەوڵی داوە نیشانی کریس بدات کە ئارەزووی زیاتری هەیە بۆی. کلارک بە کریس دەڵێت کە کاتەکەی گونجاو نەبووە. لە دەرەوەی ئۆفیسەکە کریس و کلارک دەستی دەگرن کە گۆرانی بۆ پەرستارێک دەڵێت و دواتر ماچی دەکات. داستی پلانەکانی ئاشکرا دەکات کە تەنها بۆ ئارەزوەکانی لەگەڵ جێمیدایە، بەمەش کریس زۆر تووڕە دەبێت. کریس هەوڵ دەدات جێمی ئاگادار بکاتەوە، بەڵام لەبری ئەوە هێرش دەکاتە سەر داستی لە بەردەمیدا. ئەو کچە ڕەتی دەکاتەوە گوێی لێ بگرێت کاتێک هەوڵی ڕوونکردنەوە دەدات. لە ئەنجامدا سەرخۆش دەبێت و دەچێتە باڕەکەی جێمی و لەوێ لەگەڵ داستی دووبارە شەڕ دەکاتەوە. کریس بە تەواوی بۆ جێمی ڕوون دەکاتەوە کە داستی بەنیازی چییە و چی لە جێمی دەوێت. کریس و جێمی تووشی شەڕێکی دیکە دەبن. جێمی مشتێک لە کریس دەدات و فڕێ دەدرێتە دەرەوە. لەگەڵ گەڕانەوەی پۆ لۆس ئەنجلۆس سەمانتاڕەتی دەکاتەوە کە لەگەڵ کۆمپانیاکە بۆند مۆر بکات و دەڕوە. کریس تێدەگات کە جێمی تاکە خۆشەویستی ڕاستەقینەی ئەوە دەگەڕێتەوە نیو جەرسی. خۆشەویستی خۆی بۆ ڕادەگەیەنێت و ماچی یەکتر دەکەن لە کاتێکدا سێ منداڵەکەی پێشویاری هۆکی بە بێزاریەوە سەیریان دەکات. بەم دیمەناش فیلمەکەمان کۆتایی دێت. تا فیلمێکی تر و کاتێکی تر بەخواتان دەسپێرین و خواتان لەگەڵ.